لەبەرچی تۆیان هەڵبژارد بۆ ئەم خەڵاتە. پێم وانییە ئەمە تایبەت بێت بە من بەڵکو تایبەتە بە وکارانەی تیمەکەی ئێمەکە لە هاوکاران و هاوڕێیانمانن لە ماوەی ڕابردوودا لە عێراق و کوردستان ئەنجامیان داوە لەبارەی مافی مرۆڤ کە هەرگیز پێشتر نەکراوە. ئەمە بۆتە هۆکار بۆ بەدەستێنانی ئەم خەڵاتە و وەشانازی دەکەم بەو خەڵاتە و پێشکەشی هەموو کەسانەی دەکەم کە کاریان کردووە لەگەڵم. لە ماوەی ڕابردوودا تۆ وەکو نێردەی سکرتێری نەتەوەیە گرتووەکان لە عێراق کارت کردووە. دوای بەجێهێشتنی ئەم پۆستەت ئایا پێت وایە هیچ گۆڕانکاریەک ڕوویدابێت لە عێراق؟ عێراق و کوردستان بەشێکن لە من کە ماوەی زیاتر لە 6 ساڵ لێرە ژیاوم و پلانم هەیە بگەڕێمەوە جارێکی تر. لە ساڵی 2010ەوە گەرسەیر بکەن لە کۆمەڵێک شوێن و ناوچەی جیاواز بەرەو پێشچوون هەیە هەنگاوی گرنگدانراوە و لە بەشێکی ناوچەکەش بەرەو پاشەکشە دەچێت بەڵام دڵنیام لە ماوەی داهاتووکاری باش دەکرێت. ئێمە کار بۆ وەرگرتنی خەڵات ناکەین بەڵکو بۆ مافی دەکەین. قسەی تۆ چییە لەسەر بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت وڵاتانی ئێران و سووریا؟ وەک دەزانن من نێردراوی UN لە لوبنان و پەیوەندیمان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ وەکو سووریا و ئیسرائیل و هەندێک لە وڵاتانی کاریگەر وەکو ئێران و ئەمریکا. لە ئێستادا نامەوێت هیچ قسەیەک لەسەر ئەم پرسە بکەم. حەز ناکەیت جارێکی تر بگەڕێتەوە کوردستان و عێراق پۆستێکی تر وەربگریتەوە؟ هەرگیز ناڵێم نەخێر. بەڵێ بەدڵنیایەوە حەز دەکەم و کوردستان و عێراقم خۆش دەوێت وەکوتم بەشێکن لە من بەڵام لە ئێستادا ئەرکەکەم لە بەیروتە و کاری خۆم لەوێ دەکەم.